10,000 12,000 یاخود ئەوەی کە لە ئەستشاری فایلی بۆ کرد 30,000. ڕاستی ئێمە وەکو نەخۆشخانەی شەهید شێرین نەقیب نەخۆشخانەیەکی ژنان و مناڵبوونە کە لە 24 کاتژمێری لە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری گەرمیانە سەرڕای ئەوەشی کە نەخۆشی ناوچەی گەرمیان ڕوومانتیەکات نەخۆشی بڵێن ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو قەرەتەپە و جەلۆلا و خانەقین و هەروەها لادیەکانی دەوروبەری و قەزای کفری و تەنانەت لە دەربەنیخانیشەوە ڕوومانتیەکەن بۆ چارەسەرکردن و ئەم نەخۆشخانەیەش ڕاستی بەدەر نییە لە کەم و کوڕی و لە پێداویستی پزیشکی و لە هەروەها کەمی دەرمان نەخۆشخانەکەمان لە ماوەی ڕابردوودا تووشی گرفتێکات ئەوش سەرفنەکردنی پارەی خواردنە و هەروەها سەرفنەکردنی پارەی کۆمپانیای پاکردنەوەیە کە کرێکارەکان کۆمپانیای پاکردنەوە ماوەیەک دەستیان کرد بە مانگردن وڵا ئیسا هاتنەوە بۆ سەر دەوامی خۆیان لەبەرەوەی ڕاتبی یەکمانیان وەرگرت لە 25 نۆی 2022 ئێمە کێشەی سەرفنەکردنی پارەی خواردنمان هەیە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە کارمەندەکان و پزیشکەکان خۆیان لە ماڵە خواردن بێنن و لە ڕێی خێرخوازەوە یاخود لە ڕێی کەسانێک کە بڵێن بە ئیمکانێتن ئاوەی خواردنەوەمان بۆ تێ بۆ نەخۆشخانەکەمان کێشەکانی ترمان ئێمە لە کەمی دکتۆری بێهۆشکاری تەنانەت لەم نەخۆشخانەیە 4 پزیشکی بێهۆشکاری خۆبەخشمانەیە یعنی ئەگەر خۆبەخش سبەی دووسبێ بڕات ئیتر ئێمە ناتوانین هیچ بڵێن ئیجرعاتێکی لەگەڵا بکەین یاخود ناتوانرێ بە شێوەیەک لە شێوەکان پابندی دەوامی پێوە بکەین کێشەی پزیشک وەکو پزیشکی ژنان و مناڵبوون نەخۆشخانەی خۆمان بە ئەوانەی کە تەنسیبن لەلامان و بە میلاکی خۆمانەوە تا ڕادەیەک باشە لەبەرەوەی 11 پزیشکی ژنان و مناڵبوونمان هەیە کێشەی پزیشکی سۆنەرمان هەیە تەنیا 2 پزیشکی سۆنەر لە نەخۆشخانەکەمانە هەیە کێشەی کەمی کارمەندی تەندروستیمان هەیە چونکە ئێمە زۆربەی کارمەندەکانمان ئافرەتن ئەمانش مۆڵەتی دووگیانی وەرەگرن یاخود مۆڵەتی دایکایەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنینان هەیە مناڵی بڵێن ئۆتیزمیان هەیە یاخود مناڵی نەخۆشیان هەیە مۆڵەتی درێژخایەن وەرەگرن ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە شوێنەکەی چۆڵ بێ ناچارین بە کارمەندی تر پڕی بکەینەوە کە بە کارمەندی تر پڕەکرێتەوە شوێنی ئەو کارمەندە چۆڵە بێ یعنی فشارەکەوێتە سەر کارمەندەکان ئەو ناڕەزایەتیان دەربڕی و چون بۆ لای بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان وعدی ئەوەیدا کە چەند کەسێک وەکو خۆبەخش بۆمان بنێرێت و هەروەها لە یەکی دووەوە پزیشکی مقیمان بۆ بنێرێت چونکە نەخۆشخانەکەمان پزیشکی مقیمی نیە ئێمە وەکو نەخۆشخانەکەی خۆمان بودجەی مانگانەمان وەکو نەتریە تەنها 1 ملیۆن دینارە 1 ملیۆن دینار وابزانم بەشی عایلەیەکی 4 کەسی ناکە نەک نەخۆشخانە ئێمە و هەندێک کێشە و گیر و گرفت هەیە ڕاستی درێژخایەنە چونکە نەبوونی مقیم یاخود کەمی مقیم ئەقدەم ئەمانە هەر چەند ساڵێکە نەخۆشخانەکەمان بەدەستیەوە ئەناڵێن هەندێک کێشە و گیر و گرفتیش هەیە بۆ ماوەی چەند مانگێکە دروست بووە یەکێک لەوانە کە نەبوونی خواردن و خواردنەوەی و ئاوی خواردنە ئەمە بۆ ماوەی تقریبان 4 مانگێکە دروست بووە بۆ ئەمانش ئێمە نووسرامان کردەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئەوەی لەسەرمانە وەکو ئیدارەی خۆمان بەس بتوانین نووسراو بکەین یاخود لێدوانی ڕۆژنامەوانی بدەین یان کەسانێک کە ئەوانەی کە خاوەنی ئیمکانێتن داوایان لێکن کە هاوکاری نەخۆشخانەکەمان بکەن